ئێمە بەم معنایانەی کە ئێستا زۆر بە مختصری وتم باسی شایەتمانەکەمان کردوڵین ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله. ئەشهەدو یعنی شایەتیە دەم بەم معنایە. ئەن لا ئیلاهە ئیلا الله شاهیدی ئەدەم کە بە هیچ شێوەیەک چونکە لا پێوترە نافیە للجنس. هەر ئەمێ تۆزێک لەمانە شەرحکەم بۆی زیاتر لێی تێبگەنە ژنا خۆی ئەمە بە عمقێکی زۆرتری ئەوێ. ئەم لایە پێوترە لا نافیە للجنس، یعنی هەرچی تخمی وشەکەی دوای ئەو هەیە نەفیەکە. لا إله يعني لا معبود لا ند لا سمية لا إله هم نفي أوكا كبيوندي بخوا برستي بناسيني خالقيتي ببرستن بدل بزمان بكردوا بحاكميتي بياسا دانان يا تنفيذ كردني ياسيان داوري بردن لا ياسا كأما هموي بيوندي بشاهد مانا كوي يعني تو أم شاهد يدا وكداخل بإسلام بوي قوري أم شاهد مانا خواي قورا آية كم خندو كأفرما شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم. خواي قور شاهدي دا وكهيج خوايا حقيقي جقا لونية فرشتكانش أو أزان مشاهديان لسر داوة هروها أو كساني كشارزاي زانس بون كخواي قور دات بروري بياداكا هيج خوايا لحقيقة خوانية جقا لو أو دا صلاة دارو دانا. بيغمري خواه عليه الصلاة والسلام فرمان ما من أحد يشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله صدقا من قلبه إلا حرمه الله على النار. لا حديث صحيحة كبخاري الرواياتي كردوج ماركي سطو بيستوهاشتا أفرمان هر کەسێک شاهدی بدا کە هیچ خوایەک جگە لە الله بە حقیقت خوا نییە و شاهدی ئەوە بدا کە محمد صلى الله عليه وسلم نێراوی خوایە لە ناخی دڵ و دەرونیەوە ئەم شاهدیە بدا بە تەکید خوای گەورە لە ئاگری دۆزەخی حرامەکات و ناچێتە دۆزەخ. شایەتمان لە ئیسلامە زۆر گەورە و گرنگ و کاریگەرە. ڕوکنی یەکەمە و چەقی ئیسلامەتیە. بەوتنی شایەتمانەکە کافر مسلمانە بێ ئەگەر سەرزارەکیش بە هەروتی بێت یعنی وەکو منافقەکان وەکو دوو ڕوەکان کە شایەتمانیانەنا هەر لیان قبوڵەکرێ بە مسلمان حسابەکرێ ئەگەر چی لە حەقیقەتا مسلمان نین چکە لە ناخی دڵ و دەرونیان نەچەسپاوە ئەوان هەر بە زمانێڵێن إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون. شكوانا سرزاركي إيمانيانا ناوكو آية سيانز آياتيك لسنتي سورة بقرة باسيانك هروا أخوة يقول هذا سورة حجرات أفرمي إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا. مسلمانان تنها أو كسانا كباوريان بخواي قوره هناو ببيغمبر إخوة عليه الصلاة والسلام هناو دواتر چونك فرمت ثم يعني باشان دواتر دو دلو راران نبون تي آيو قمانيان لا دروز نبو ليه سيري كان آياتك بو چي أفرمت ثم لم يرتاب نيفرمو إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ولم يرتابوا فرمو ثم لم يرتابوا ثم كوتمان بو تراخي بيوتري بعربي يعني بو مسافة زورة كويتا بينه يعني كابرك شايت مانا كي هناوا مفروض يتر تاكو مردنا كي بيوي بابند بي نقدو صال ودو صال شل بيليو بابند بونا كي بطال كاتوكو او خلقي كي بينين لكردستان دواي احتلال چون روخاو داعي اسلامي وقياداتي قوري اسلامي هاتو تخوارو لبرخاتيني ودرقتي واقع كنا هاتو ناشي هجرتك بك باشان بيغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي الحديث صحيح حديثان أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. فرمان بيدراوة كالقال خلقي دا بجنجام تابريارة دان كهيج خوايق لحقيقة جقل الله عز وجل يتنيو محمد صلى الله عليه وسلم نير رأي خوايق. أما شيء طبعا حديثي صحيح بخاري ومسلمة كبيغمر إخوة عليه الصلاة والسلام بمشي فرمويتي كوابو أم شاهدي دانش ديسان أو أفرمي أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا ليرما بستكلوني كقتالك دروز بك كيجيكي خلشي مسلمان ببن
چونکە ئەمە ڕووی نەداوە لە تاریخی سەحابەشە. ئەو سەحابە بەڕێزانەوە هەموو لەشکرە ئیسلامیان پێکهێنا و چوونە شیمالی ئەفریقا و چوونە سین و جنوبی شەرقی ئاسیا، دوایی ڕۆیشتن و پاشان بۆ بوخارستان و بخارا و سەمەرقەند و ئەمانە ڕۆیشتن بە ماوەڕە ئەنەهر و اینجا پەڕینەوە لە ئەندەلوسەوە بۆ لە ئەفریقا بۆ ئەندەلوس و بەڵام ئەو خەڵکە لەسەر دینی خۆشیانمانەوە، ئەوەی یەهودی بوو، ئەوەی مەجوسی بوو، ئەوەی مەسیحی بوو، ئەوەی حتا بودایی بوو، ئەوەی گاپەرست بوو، ئەوەی ئەو هەموو دینانەی کە لە هەندستان ئەمانەوە 600 ساڵیش ئیسلام حکمی کرد. مەقسوودی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێرە ئەوەیە کە فەرمانم پێدراوە کە قیتالی ئەو خەڵکە بکەم کە ڕێ لەگە ئەم بانگەوازە ئەگرن هەتا وەکو ئەم دینە سەروەرەتی یاسا بۆ ئەوە بێ، هیچ دەسەڵاتێ لە پشت ئەم دینەوە نامێنێ، واتە دارالئیسلامەکە دروست دەبێت. کە دارالئیسلام دروست بوو یعنی ئەحکامی شەرع بێ بە یاسا و دەستوری خەڵکی. ئەو کاتە خودی خەلیفە یا ئەمیر یا ئەو کەسێک کە ئەوەڵ کار بەدەستی گەورەیە لەو شوێنە ئەوە شەر تەسلیم بە شەریعەتەکە بێ. مەبەست لە قبولکردنی حکمی ئیسلامە لەلایەن ئەوانەوە کەونە ژێر دەسەڵاتی حکمی ئیسلامەکە. بەڵام لە قبولکردنی ئیسلامەکە وەکو دینەکە پابەند بوون بە نوێژ و تاعەت و عیبادەتەکە ئەوە ئازادنەوە کە لەسەر دینی خوا نەمێننەوە یا مسلمانە بن، چونکە خوای گەورە بە هەمان لای نافیە لیلجنسە فەرمێ لا ئیکراهە فی الدین، بە هیچ شێوەیەک تین و فشار و ناچارکردن ناهێنرێ بۆ کەسێک کە مسلمان ببێت. یعنی تۆ لە دەسەڵاتی ئیسلامیت گرتوۆتە بەردەست ناشێ بە تەزکیە حیزبی خەڵک تەعینکەی، لەبەرەوە مەجبوری بکە دید و ڕێی وەکو تۆ نەبێت تەعینی ناکەی. یعنی کابرایەکی یەزیدی بێ مەجوسی بێ هەر کەسێکی تر بێت تۆ مادام لە ژێر سایەی سیستمە ئیسلامیەکەدا ماوەتەوە، یان بە عەقدی ئەمانە یان بە ئیمانە. ئێمە بە ئیمان چوینەتە ژێر سایەی شەرعەکەوە، ئەو بە ئەمان هاتووە، ئەمانیشە بە بەردەوام بێ، معناوانی ئیکراهە بکرێ. یەکێ لەو ئیکراهانە لەو ناچارکردنە ئەوەیە کە بێتەوە وەرەقەی تەزکیەیەک لە حیزبەوە بێ کە ئەم جاهیلیەتە ئەیکا ئێستا. ئەمانە ئەمانیانە درێتێ، ناکرێنە سەربازیش، نانێڕێنە جیهاد. جیهاد خۆی عیبادەتە، چونکە لە بەرامبەر ئەمە زەریبەیەکە دەن کە زۆر ئاسانترە لەو زەریبانەی کە مانگانە خەڵک لەم ئەوروپایە ئەیدا بە سەرمایەدارە وریگزلەکە.